پرسی لە مەرکەزی و شۆڕکردنەوەی دەسەڵاتەکان بۆ ئەنجومەنی پارێزگاکان لە ئەنجومەنی پارێزگای هەولێریش بۆتە باسێکی گەرم و هەموو فراکسیۆنەکان داوای پێدانی دەسەڵاتی زیاتر دەکەن. دوای تێپەڕینی زیاتر لە 2 هەفتە بەسەر پرۆژە چاکسازیەکەی حکوومەتی هەرێمی کوردستاندا، هێشتا نرخی کەلوپەل و خۆراک لە بازاڕەکانی هەولێر وەکو پێشوو ماوەتەوە، مەگەر ئەو بازاڕ و مارکێتانەی خۆیان داشکاندنیان کردبێ. سەرۆک و ئەندامانی ئەنجومەنی پارێزگای هەولێر دەڵێن چونکە دەسەڵاتەکانیان سنووردارە ناتوانن بڕیاری خێرا بدەن بۆ دیاریکردنی نرخی کرێی شتومەک لە بازاڕدا، هەر بۆیە خوازیارن دەسەڵاتی زیاتریان پێ بدرێ. سەرۆکی ئەنجومەنی پارێزگای هەولێر زیاتر لە ئەندامانی ئەنجومەن دەڵێ پێویستە دەسەڵاتی وەزیرەکان کەم بکرێنەوە و دیسان بەسەر ئەنجومەنی پارێزگاکاندا دابەش بکرێنەوە، چونکە لە بارودۆخێکی وەکو ئێستا ئەم دابەشکردنەوەی دەسەڵاتە دەتوانێت لە کاریگەری قەیرانەکان کەمتر بکاتەوە. لا مرکزیت ئەگە بکرێ هەولێر لە هەموو پارێزگاکان سوودمەندتر دەبێت، لەبەر ئەوەی هەولێر هەموو وەزارەتەکان لە هەولێرن. لە ڕووی داراییەوە ئێستا پارێزگای سلێمانی دەسەڵاتی سەرفکردنی دارایی لە گەنجینەی سلێمانی هەیە، پارێزگای دهۆک هەمان دەسەڵاتی هەیە، بەڵام پارێزگاری هەولێر نیتی. بۆیە هەولێر مستەفیدترین پارێزگا دەبێت ئەگەر ئەو دەسەڵاتە بدرێتە پارێزگای هەولێر و لەوێشەوە لە ئەنجومەنی پارێزگا چاودێری هەموو کارەکانیان بکەین. هەر لەسەر ئەم پرسە ئەندامانی ئەنجومەن دەڵێن بەشۆڕکردنەوەی دەسەڵاتەکان یارمەتی دەرێکی باش دەبێت بۆ حکوومەت و وەزارەتەکان تا لە هەلومەرجێکی وەکو ئێستادا پەلە بکرێ لە بازار و ڕێخستنەوەی نرخ و کرێکان کە هێشتا هەولێر لەم بارەیەوە کەوتوتە دوای دهۆک و سلێمانیەوە. بەداخەوە ئەو دەسەڵاتانە شۆڕ نەبیتەوە. بەڕاستی ئەگەر ئەو لە مرکزیە پیادە بکرێت لە ئەنجومەنەکان لە هەر 4 پارێزگا بە تەکید ئەنجومەنەکان دەتوانن کۆنتترۆلی بازار بکەن، کۆنتترۆلی هەموو کایەکان بکەن بۆ ئەوەی یاسا بەرقەرار بێ، بۆ ئەوەی استیغلال نەکرێت لەلایەن چەند کەسانێکەوە. بۆیە باشترین چارەسەر ئەوەیە کە دەسەڵات بدرێت بە ئەنجومەنەکان و بدرێت بە حکوومەتە خۆجیەکان. بەڕاستی وەزارەتەکان وەک زیاتر ئاگان لە پارێزگای هەولێر و ئەنجومەنی هەولێر، یعنی ئیشی هەولێر دەکەن، یعنی وەزارەتەکان. ئەو وەختی ئەگەر لا مەرکەزیەت بی معناوە ئیشیوان بە خەفیفتر و بە سەهەلتر ئەنجومەن و پارێزگار ئیشەکان دەکەن. لە کۆبنەوەی سەرۆکی حکوومەت و جێگرەکەی لەگەڵ پارێزگارەکان ڕۆژی چوارشەممە 3 شوباتی ئەم مانگە باسی لا مەرکەزیەت و شۆڕکردنەوەی دەسەڵاتەکان بۆ ئەنجومەنی پارێزگاکان وەک ڕێگاچارەیەک بۆ ڕوبەڕووبوونەوەی قەیرانی دارایی باس کرابوو. ئەم باسە لە پارێزگای سلێمانی و ئیدارەی گەرمیان بە شێوەیەکی گەرم باسی لێوە دەکرێ و لەم بارەیەوە هەنگاویش نراوە، بەڵام بۆ پارێزگای هەولێر هێشتا شتەکان لە تاوتێکردن و هەڵسەنگاندندایە. ڕێبوارکاکەی یەناقی، هەولێر.